هایدیلاو هەموو بەیانیە کە دەست بەکارەکەی دەکات لە گۆڕستانی گرینوودی نیویۆرک یەکەم گۆڕێ بەلایدا تێدەپەڕێ گۆڕی چارلز لویس تێفێنی دامەزرێنەری کۆمپانیای زێڕی تێفێنیە. ئەم دەرگایە ئەمە نزیکە لە مینیاتۆر وەک ئەو وایە هەموو توخمەکان وەرگێت و پاشان پێکەوەیان بلکێنێتەوە، بەڵام ئەمە جوانیەکی کلاسیکی نییە، ئەمە ئەبستراکە و نزیکە لە کاریکاتێر. 9 ملیۆن مردوو لەم گۆڕستانەدایە کە لە نێوانیاندا کەسی ناوداریش بەرچاو دەکەوێ. زەحمەتە وەک شوێنێکی ئاسایی بۆ کارکردن چاو لەم شوێنە بکرێ، بەڵام ئەمە هەمان ئەو شوێنەیە کە بڕیارە ئەم هونەرمەندە تەمەن 33 ساڵانە کاری تێدا بکە. هەموو ئەمانە لەو کاتەوە دەستی پێکرد کە گرینوود کە لە ساڵی 1838 دامەزراوە و یەکێک لە یەکەم گۆڕستانە گوندنشینەکانی ئەمریکایە، ڕایگەیان کە بە دوای هونەرمەندێکدایە کە لەوێ نیشتەجێ بێ. هایدیلاو کارەکە وەردەگرێت. بۆ نیشتەجێبوون و بەگشتی بۆ هەموو ئەو هونەرانەی لێرە بەڕێوە دەچن، هەوڵ دەدەین لە هاڵەوین و شتی ترسناک بە دوور بین. زیاتر لە 964 داواکاریمان بۆ ئەم ئیشە هەبوو، ژمارەیەکی زۆریان هەوڵیان دەدا بە جلوبەرگی ترسناک و وەک تارمایی دەرکەون. ئەوە شتێک نەبوو کە ئێمە حەزی لێ بکەین. بۆ ماوەی 9 مانگ خانوویەکی بچووکیان دایە ئەم هونەرمەندە لەم گۆڕستانەدا و هەروەها 7500 دلار هەقەدەستیش. بۆ لاو هەمیشە ژیانی دوای مردن جێگای سەرنج بووە، هەر بۆیەش هەوڵی داوە وەک پەیکەرتاشێک تێڕوانینی خۆی بۆ ئەم پرسە لە ڕێگای هونەرەوە دەرببڕێ. ئەم هونەرمەندە لە چینەوە هاتووەتە ئەمریکا و یادەوەری ناشتنی باپیر و داپیری لەگەڵ خۆی هێناوە. ئەو پێی وایە کە پەیکەرایینیەکانی دەتوانێت لە گۆڕستانەکانی نیویۆرکدا بەکاربێن. لەبارەی کارکردنیشی بە تەنیا لەم گۆڕستانەدا دەڵێ کە ئەو کێشەی نییە. بەداخەوە بەهۆی کۆڤیدەوە گۆڕستانەکە لە ئێستادا زۆر چالاکە. بینینی خێزانە خەمبارەکان بەڕاستی دڵتەنگت دەکات، بەڵام ئەگەر باسی ڕۆح دەکەیت من هەست بە وزەی باش دەکەم. هەست دەکەم ئێرە شوێنێکە کە جەستە تێیدا پشوو دەدات. هەست دەکەم لێرە دەبێت ڕۆحەکان زۆر دڵخۆش بن و بێن سەردانی منیش بکەن. ئەوان پێشوازیم لێ دەکەن. ئەو کاتەی کە لاو پەیکەرەکانی دەخاتە تەنورێکی تایبەتەوە، گرینوودیش ئامادەکاری دەکات کە ئەم هونەرمەندە بباتە ناو بینایەکی تایبەتەوە کە تاوەکو ئیستا سەردانی کەرە ئاساییەکان هەرگیز نەیان بینیوە. ئێمە دەچین بۆ شوێنەیە کە خەڵکێکی زۆر کەم بۆیان هەیە بیبینن، ئەو شوێنەی کە ئەرشیفی گرین و وردی تێدا کۆکراوەتەوە. تەنها کەسانی وەک هایدی و کارمەندانی گرینوود دەتوانن بێنە ئەم شوێنەوە. لێرەدا هەموو ئەو کاغەزانە هەڵگیراون کە پەیوەندیان بە مێژووی گۆڕستانەکەەوە هەیە. هەموو کاروکردەوەیەک، هەموو کاغەزێک لە پەیوەند بە هەر پارچە و بەردێک لێرە دەپارێزرێت. بۆچی گۆڕستانی گرینوود پێویستی بە هونەرمەندێکە کە لەوێ بژیت؟ ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوە بۆ ئەو هونەرمەندانە بۆ ئەوەی لە بەردی سەرقەبرەکانی ئەو گۆڕستانە ئیلهام وەرگرن. لاو هیوای وایەم ئەزمونە نائاساییە ئیلهام بەخش بێت و ببێتە هۆی خوڵقاندنی بەرهەمی زیاتر بۆ ئەو. من وای نابینم کە بە مردن گەمارۆ دراوم، بەڵام ئەمە جۆرێک بیرهێنانەوەیە کە هیچ گەرەنتیەک نییە. مردن هەرگیز دوور نییە لە هیچ کەسێک، بە تایبەتی لە ئێستادا.